بڵاتێمە ڕۆڵە شیرنەکانم ئەمڕۆ باسی سروشت و ژینگە دەکەین. ئێوە ژینگەتان خۆش دەوێت؟ دەی پێم بڵێن کە چۆن ژینگەتان خۆش دەوێ و دەیپارێزن. مامۆستا ئەمە بۆ ڕۆژە گوڵەکانی باخچەکەمان ئاو دەدەم. مامۆستا ئەمن گەجب شوی دەقەم گیسەی نادۆنەکە دەقەمە شەتلۆی خۆرەوە وەفرەی نادەمە سەرجەوی. مامۆستا ئەمە زفری باڵەوەمان لە کۆڵاندا نادێت ناشینکە کۆڵانمان پیس نەبێت دەیبەم لە قەلاق بەنداو دەدەێت. نانا جەنگۆکیان تۆ نابێ ئەو کارە بکەی. بەنداو درەختستان دەشت و کێو هەموو ژینگە و سروشتی ئێمەیە وار بە خۆمان هاوڕێ و هاوخەمیە و سروشتەین دەبێ هەموو شوێنەکانی وەک ماڵی خۆمان بپارێزین. ئەمن کاتێک دەچم بۆ سەیران زبل لەناو سروشتێ ناهێڵم. بژی گەرێکیان ڕۆڵەشی نەکانم سروشت ئێمەی خۆش دەوێەوە لە باوەشی خۆی گرتوین و ئەگەر ئێمە پیسی بکەینیان بیرەنجین لێمان دڵگران دەبێ. ئایا ئێوە دەتوانین هاوڕێکەتان کە زۆری خۆش دەوێن بیرەنجێنن؟ کەوابێ ئەگەر ژینگە و سروشت هاوڕێ خۆشەویستەکەی ئێوە بێت هێشتا دەتوانین بیرەنجێنن؟ پیرۆزە ڕۆڵە شیرنەکانم ئەگەر بەم هەشتویستەتانەوە لەگەڵ ژینگە بمێننەوە ئێوە پارێزەری ژینگەن. پارێزەرە جوانەکانی ژینگەکەمان ئێوە نەوەی داهاتوی ئێمن ئێوە بڕیار دەدەن ژینگەی داهاتوومان جوان و تەندروست بێت یان پیس و وێران سەوز و پر ئۆکسیجێن بێت یان وشک و تەماوی خۆ دەزانن ژینگەکەتان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر تەندروستی و دڵخۆشیتان هەیە تا سەوزتر بێت ئێوە هەستی شادی و شوێنی یاریشتان زیاتر دەبێت سروشت بە مهرەبانیەوە باوەشی بۆ ئێمە کردوتەوە و هەناسەیەکی پاکمان پێدەبەخشێت لەگەڵ شوێنی ژیانیش با ئێمەش وەفادار بین بۆی و ڕێز و پێزانین بنوێنین پارێزەرێکی دڵسۆزی ژینگە بین